بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. يا رب يما گەشتوونەتە پێنجەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەم شەو ڕۆژانەی ڕەمەزان بکەیتە هۆکاری خەبەربوونەوەمان، پێش ئەوەی بمرین خەبەرمان کەرەوە یا ڕەب، بە ئاگامان بێنەرەوە بە فەزڵی خۆت، پێش ئەوەی قیامەت بێ قامەتی ئیمانداریمان بەرز بێتەوە یا ڕەب. یا ڕەبی خوایە ڕێگەی دۆستەکانی خۆتمان پیشان بدا، نزیکترین ڕێگەی ناسینی خۆتمان پیشان بدا، نزیکترین عیبادەتێک کە زوومان گەێنێ بە تۆ، نزیکترین شتێک کە مەحەبەتی تۆمان دەسەخات و ئەبینە مەحبوبانی تۆش یا ڕەب. ئازیزانم، ببن بە خاک، خاکاوی بن، قڕاوی بن، هەتا خاکی صفەت و بێنەفس و سادە بین. هەتا خاکی صفەت و بێنەفس و سادە بین، با خاکی و متواضع بین. يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي. حضرت إبراهيم لباوكيكي بتپرستوا ويا پیغمبريكي أولو العزم بو بيك أمت. مروف بكفر و تاوان أمريت، بإيمان را أپريت، هميشه و دائم بازاري دوروي و درو دجالكان لبرو دابوا، قليل ظروف و زمان و سردمي خوت مكا، همو امتحان و همو ظروفك امتحاني خوي هبوا. ننفس زور بديونا نزور نزيكي نفس بكوا، بي بستروا درسي دابدو، دوای هموی دڵنیابووی لێی پەروەردەی بکە. هاوڕێی خو طبعی خۆت مەبە، چکە قۆناغی مناڵی سەردەمی کاڵفامیە و پەروەردە و فێرکردنی پێویستە. شەیطان کۆشش و هەوڵی بریتیە لە کوشتنی تۆ، بە چەکی تەقوا، بە چەکی تەوحید، بە ترسی مراقەبە و وەڕع و خۆپارێزی لە نهێنی و ئاشکرایە، بورع و تقوى لتنهايا، برازقوي و پشت بستن بخوا، برنگاري ام شيطان و ام نفسي امار بالسوء ببروا. دلي باكو خالي لهموشتي الروي لحق تعالايا، وابستي مخلوقات مبو واز لخالق بيني پنا بخوا. دنيا بو نفسه، آخرت بو دل. يا ربي بتوكل بتو نبيت أم هم ودجمنت واناي راوستانم ناهيليت فريامك ويا رب. يا ربي دوستو ولينزيك كان بكر خوشويستو بستي دلي منيش، دلي همو آزيساني يستجوان لمناجاتيا، دلي من واتهموتان خوي قورا، دلمان بروشني قرآن روناك بكروا. ملكايتي و بيداني تو نيدي بكز نادريت حمد بوتو، حمد بۆ تۆ سەرقاڵی ناتەواویەکت نەکردوم لە تاعەت دوورم بخاتەوە. یا ربی بمکەرە گەشتیار و کشتیاری مێرگی نورینی قورئان. حەمد بۆ تۆ چاوی قودرەت و دەسەڵات بینی خۆتت پێداوم، دڵێک کە ئەتوانێ سەرسامی عەزەمەتێ بێت و سبحان الله بکە ئەوەت پێداوم. حەمد بۆ تۆ بڵێ یا ربی بە حەقیقەت و ناوەڕۆک ڕۆژێ بێت نەفسم بگاتە شوکری تۆ، شاهدي حق بدات، شاهدي حق بخەرە ناو دڵ و دەروونم، بمکەرە ڕێبواری شاهدانی حق یا رب. حەمد بۆ تۆ هەرگیز کۆڵەکەی نیعمەتەکانە نەپساوە و نەکەوتووە، لە کوێی ئیحسان و بەخشایشتەکانتەوە دەست بە حەمد و ستایش بکەم یا رب. عەفو مەکەی یا رب، وەڵامی داواکان مەیتەوە یا رب. هەیئەت و سوورەتێکی نایابە پێبەخشیوم، چ کاتێ لە عومرم بخوازم هەتا فریای شوکرێ بکەوم یا رب. بشمار حمد و سنا بو ذاتی گەورە و متعالیت یا رب. إحسانت بو باقی عمرم بردوام و برکت دار بکە. محرومم مەکە لە فەزڵ و چاکەی بێکۆتاییت، محرومم مەکە یا رب. یا ربی خوایە ئەگەر من پێنەزانیش بم، چاکەی تۆ هەر لەسەر من کۆتایی نایە. حەمد بۆ تۆ کەچی ئەم هەلمی مەزیدەی من داوای زیاتری شەکات، بەلای چاکەیە بیخە یا رب. یا ربی دڵێکی خاشع و گردن کەچم پێ بدا، دڵنیاییەکی ڕازگۆیانە، دڵ و زوبانێکی زاکر و شاکر، ڕزقێکی فراوان، زانستێکی بەسوود، مناڵی ساڵح،
تەمەنی بەبەرەکەت، کردداری دۆستەکانت، ڕزقی پاک و حەڵاڵ، عاقبەت خێری و کۆتایی شیر پاکان، هەموو خێرێک یا ڕەب بە من و هەموو ئازیزانە بدە کە ئێستا لەم مناجات و پارانەوەیە بەشدارن یا ڕەب. بەشمان بدە لە خەزێنەی پڕمەرحەمەتی تۆ کەم ناکە، ئەگەر بەشمان بدەی بەشمان بدە ئیلاهی. یا ڕەبی لە تووڕەییت بێباک نەبم یا ڕەب، تەریکی زیکر و بێئەدەبی مەقامی تۆ و بێ ئومێد لە مەرحەمەتی تۆ نەبم، هەرگیز نەبم بەو جۆرە بوونە، چونکە ئەوە نەبوونە یا ڕەب. بوونێکم پێ بدە کە ناسینی تۆ بێ یا ڕەب. لە خۆتم دوور مەخەرەوە، بمپارێزە لە تووڕەیی و غەزەبت، لە خۆتم مەکە یا ڕەب، لە تیاچوون ڕزگارم بکە یا ڕەبی، بەرزم بکەرەوە، بەون بوون لە ناو خەڵکا بەرزم بکەرەوە، بە بێناوی و ونکردنی ناو بەرزم بکەرەوە، بە بێشۆرەتی و بە بێدونیایی بەرزم بکەرەوە، لە دنیام بخە و بم بەرە ئاخیرەتی خۆت یا ڕەب. یا ڕەبی بە شۆرەت سەرشۆڕم نەکەی، بە کورسی و دەسەڵات و حەزی دنیا سەرشۆڕم نەکەی، ڕەحمم پێ بکە و سزام مەدە، دام پۆشە و سەترم بکە. يا من يمسك السماء أن تقع على الأرض إلا بإذنه، يا من أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون، فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون. هدايات كليلي گەنجینەی بێکۆتاییە، تەوبەی نەسوحم پێ بدە، با تەوبەی نەسوح بکەین ئازیزانم. خۆتان مەخەنە دوایینی تەوبەکاران، ڕەنگە فرسەتی دوایینمان نەبێ و لە هۆردووی مردووانە بین و دەستی بەتاڵمان دادمان نادا. کە تەوبەت کرد با زاهیر و باتینی بێت، دەر و ناوت هاواری پەشیمانی بگاتە عەرش و لە فرش ئاکارت بۆ دروست بکات. تەوبەت دڵی دەوڵەتێکی تۆکمەیە، تەوبە بکەن، بەرگی تاوان فڕێ بدەن، نایابترینی تەوبە بپۆشن، شرم لە خوا بکەین و ڕجای ڕێی وەرگیرانمان هەبێت. تکا بکەین کە خوای گەورە هیدایەتمان بە، ڕووی گەڕانەوەمان پێ بدات، ڕوویەکمان پێ بدات کە خوای گەورە ڕوومان تێ بکات. الذي خلقني فهو يهدين. هدایەتمان بە، هدایەتمان بە بۆ ڕێ حەق و ناسینی تۆ یا ڕەب، هدایەتمان بە، سەرگەردان نەبین یا ڕەبی، عاقبەت خێرمان کە.